کاتت شاد بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 20. لاپەڕە 20 ئەو کتێبە وانەی 7 لە لای دەستی ڕاست نووسرایە ڕێگاکانی شیکاری پرسیارەکان خشتەیەک پێک بهێنە، بەڵام پێشەوەی ئەو ڕێگایانە فێر بین دەچینە لای دەستە چەپ پێداچوونەوەی خێرا هەمویان شیتڵ ناکەم بەستەنیا بەبیرهێنانەوەیەک. لێرە ڕاهێنانی 2 ژمارە گەورەترەکە بڵێ لێرە هەرزوو دەبی تەماشاکەی چەند ڕەنووس هەیە لە ژمارەی یەکەم ڕاستە، لە ژمارە یەکەم 5 ڕەنووسێ، لە ژمارەی دووەمیش 4 هەیە کەوا بوو دەبی لە هەمان کات بزانی کە ژمارەی یەکەم گەورەترە چونکە ژمارە ڕەنووسەکانی زۆرترە، پێناوی بەراوردکەی یەک بە یەکی ڕەنووسەکان. لێرە هەروە لە سێەم 4 ڕەنووس 5 ڕەنووس بێگومان کامە گەورەیە ئەوە گەورەیە 5 ڕەنووس ئەو ژمارە گەورەیە دەنووسی. لێرە چوارەم دوو ژمارەیە هەردووچیان 5 ڕەنووس دەبی بەراورد بکەین لە دەستە چەپیان دەست پێ بکەین. سێ وەک یەکە یەکسانە ناتوانین بزانین کام گەورەیە. 2 7 گەورەیە کەوا بوو زانیمان ئەو ژمارەیە گەورەیە. لێرە پێنجەم چەند ڕەنووسە 6 چەند ڕەنووسە 5 ئەوە 6 ڕەنووسە دوو دابڕینە ئەوە یەکەم دابڕین 3 ڕەنووس بەیەکەوە ببورن 3 ڕەنووس بەیەکەوە ئەوەش دابڕین یەکەم. لێرە ئەوە 3 ڕەنووسە ئەوە 2 ڕەنووسە کەوا بوو یەکسەر دەزانین ئەو ژمارەیە گەورەیە. بەو شێوەیە دەزانین کام ژمارە گەورەیە و کام بچووکە. ئێستا دەگەڕێنەوە لای شیکاری پرسیارەکان ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. لێرە پرسیارەکەیە چیای توور لە سینا لە لای مابەینی مصر و ئیسرائیل یان مصر و فەڵەستین، چیای توور لە سینا 2637 مەتر بەرزە لە ئاستی ڕووی دەریا. چیای سەوز لە عومان 2980 مەتر بەرزە. چیای زەفیر لە سعودیا 2368 مەتر و چیای مەکمەل لە لوبنان 3087 مەترە. ئەوە زانیاریە. پاشان دەڵێ کام دوو چیا لەو چوارە 1 2 3 4 کام دوو چیا لەو چوارە بەرزاییەکانیان نزیکترە لە لووتکەی هەڵگورد لە چیای هەسارۆست لە کوردستان کە بەرزیەکەی 3607 مەترە. کەوابوو چیایەکمان هەیە لە کوردستان چیای حەسارۆستە، لووتکە چی هەیە ئەو لووتکەیە ناوی لووتکەی هەڵگوردە، ئەو لووتکەیە 3607 مەتر بەرزە. پاشان چوار چیای دیکەمان هەیە بەراوردی دەکەین لەگەڵ ئەو چیای بزانین کام دوو چیا نزیکن بەرزیەکەیان نزیکە لەو بەرزی هەسارۆست. لێرە شێوەکەت پێ دەڵێ تێبگە، بێگومان پێش هەمووش دەبی تێبگەین لە پرسیارەکە. بۆ تێگەیشتن لە پرسیارەکە هەموو کات زیاتر لە جارێک دەیخێنینەوە، جارێک 2 جار 3 جار چەند جار بخێنینەوە باشتر تێدەگەین. کە دەیخێنینەوە تەماشا دەکەین بزانین داواکراو چییە، ئایا چیان لێ داوا کردینە. بێگومان داواکراو زۆر ئاسان دەبوو ئەگەر کە پرسیارەکە دەکرا هێمای پرسیاریشان بۆ نووسیبان ئالێرە، بەڵام بەداخەوە لە کوردی لەو کتێبە زۆر جار هێمای پرسیار لەبیر دەکەن کەم تەرخەمیە هەڵەیە نازانم، بەڵام نانووسرێ لە کتێبەکانی بیانی وانە پرسیار بکرێ هەمیشە دەبین
هێمای پرسیار بنووسێ دەنا هەندێک جار زەحمەتە بزانین پرسیارەکە چیە. لێرە دەبووە کە پرسیار دەکەن کە دەڵێ کام دووچیە لەو چوارە بەرزاییەکانیان نزیکتر لە لووتکەی هەڵگورد لە چیای هەسارۆست لە کوردستان کە بەرزەکەی ئەوەندەی دەبوایە هێمای پرسیار دانێن وەکو ئەوەی کە دەچی بە یەکەچی دەڵێ با بڵێن دەڵێ بیرکاری دەخوێنی ئەگەر پرسیارت دانا ئەو وەڵامت دەداتەوە بەڵام ڕەنگە هەندێک جار هەر بڵێ بیرکاری دەخوێنی واتە پرسیار نییە ئەو کات هێڵەکی دادەنەی ئەوە هێڵ بەڵام ئەگە پرسیار بوو دەبی هێمای پرسیار دانەی ئاوە بیرکاری دەخوێنی ناوت چییە دەبی هێمای پرسیار دانەی هەتا بەرامبەرەکە خوێندکارەکە تێبگا کە پرسیار دەکەی نا هەر بیرکاری دەخوێنی نازانین ئایا پرسیارە ئایا جێڕانەوەیە چییە. باشتر بوو لێرە پرسیاربی ئەوە نەبووە. باشە تێبگا یەکەم جار بزانین داواکراو چییە. لێرە داواکراو چییە؟ داواکراو ئەوەیە کە چوار چیا هەیە دەبی بزانین کام دوو لەو چوارە نزیکن لە چیای کوردان. پاشان ئەو زانیاریانەی کە بەکاری دەهێنین چییە؟ ئەو زانیاریانەی بەکاری دێنی چییە؟ بێگومان بەرزی چیاکانە بە مەتر بەکاری دێنی. ئایا زانیاری تر هەیە کە بەکار نەهات بێت؟ بێگومان زانیاری تەنیا و تەنیا مەبەستی ئەو زانیاریانەیە لە ناو ئەو ڕاهێنانەی هەیە. زانیاری دی ناچین لە گوگڵ زانیاری بێنین و بەکاریان بێنین ئەوە ناکرێ. هەندێک جار زانیاری هەیە بە کەڵکمان نایە بەڵام لەوێ دانرایە بۆ وێنە لێرانە ڕەنگە پێویستی نەدەکرد بزانین چیای توور لە سینایە یان لە چێندەرە بەس چیای توور بەس بوو. زانیاری هەیە کە دەڵێ لە سینایە بەڵام ناتوانین کەڵکی زۆر لێوە بگرین یان لە عومان یان لە لوبنان هیچ کەڵکیان نییە. ئەو زانیاریانە لێرە لەو پرسیارە تەنیا و تەنیا ئەوەی کە کەڵکی هەیە بەرزاییەکانە ناوی چیاکانیش بێگومان بەڵام دەکەونە چێندەر کام شوێن زانیاریە بەڵام بەکار ناینین کەواتە هەمیشە کە پرسیار هەیە شیتەڵکە تەماشاکە چی لێت دەوێ لە کۆتاییەکەی بگەڕێەوە پێشەوە دووسێ جار پێنج شەش جار بخینەوە هەتا تێدەکەی. پاشان کە تێگەیشتی باش پلانە چی دادەنەی پلاندانانەکە دەڵێ چ بکەم کام ڕێگا هەڵبژێرم بەکاربینم هەتا شیکاری ئەو پرسیارەی بکەم. هەندێک جار دەڵێ خشتێک دروست دەکەم هەندێک جار ڕەنگە بڵێ وێنەک دەچێشم یان هێڵکاریەک دەکەم یان ڕیزکردنەک دەکەم یان ژماردنەک ئەنجام دەدەن کۆکردنەوەیە هەندێک جار لێدەرکردنە لێکدانە ئەوانە بیریان لێ بکەوە. ئەوجە هەموو شتەکە دوایێ بۆ نمونە لێرە دەڵێ دەتوانم ژمارەکان ڕێک بخەم لە خشتە ئەوە خشتە چی دروست کردیە ئاوا هەرچەندە لێرە هەڵەکی گەورەی کردێ نووسیتی مەکمەل لە لوبنانە و سەوز لە لوبنانە و توور لە لوبنانە تەنیا مەکمەل لە لوبنانە زۆر هەڵە دەکرێ زۆر جار نازام هەڵەیە نازانم ئایا لەبەر چ ئاوا نووسرا هەر کوبی شیکار بکە چۆن سوود لەم ڕێگایە وەردەگری بۆ شیکاری پرسیارەکە. لێرە چیان کردیە بەراورد لە نێوان بەرزاییەکان بکە بەرزایە گەورەکە بڵندەکە لە سەرێ دادەنەی وەک ئێرە تۆزە دەیە خوارێ وەکو بڵێ ڕیزیان دەکەی بەو جۆرە دەتوانی بزانی ئەو دوو چیای کە نزیکن لە چیای کوردان یان لە چیای هەسارۆست ئەو چیایە. بەراورد بکە لە نێوان بەرزاییەکان و لە خشتەکەدا لە بەرزترین تا نزمترین بنووسە بەرزایی چیای مەکمەل و چیای سەوز نزیکە لە بەرزایی چیای هەسارۆست. ئەوە گەیشتنە پاشان چۆن دڵنیا دەبی لە ڕاستی وەڵامەکە دەچی ساغی دەکەیەوە تەماشایەکی دەکەیەوە بزانی ڕاستەیان نا بەراوردی
بەراوردی هەر چیایە لەگەڵ هەسارۆست دەکەی زانی ڕاستە یان نا بەراوردەکەت چۆنە هەردووچیان چیای کوردستان و چیای لوبنان لە 4 ڕەنووس پێکاتینە لێرە دەڵێن سێ وەکیەکە لێرە دەڵێن 6 گەورەترە کەواتە هەسارۆست بڵندترە ئەوە پاشان دیسان لەگەڵ ئێرە لەگەڵ چیای سەوز لە عومان بەراورد دەکەین چ دەڵێن 3 2 چیای هەسارۆست بڵندترە یان بەرزترە دوو چیاکە دی پێی ناوێ بەراوردکەین چونکە لە پرسیارەکەی تەنیا باسی دوو چیای دەکرد پاشان بەراوردەکانیشمان ئەگەر تەمەشاکەین ئەو بەراوردانە بکەین چیای مەکمەل لە هەمویان بەرزترە چونکە ئەو سێ ئەوانی دی دوونە پاشان بەراوردی ئەو سێی بکەین بەراوردی یەکەم وەکیەکن لێرە بەڵام لێرە 9 6 3 9 لە هەمویان بەرزترە پاشان 6 پاشان 3 ئەوە بە جۆرە دەتوانیشی کاری پرسیار بکەی ڕێگای ببینیەوە پلان دانەی نەخشە دروستکەی ببورن خشتە دروستکەی هێڵکاری دروستکەی هەندێک جار وێنەی دروست دەکەی هەندێک جار شیتەڵ و کۆکردنەوە لێ دەرکردن بزانە هەر پرسیارەی شتی خۆی پێ دەوێ لێرە بابەتی لاپەڕە 20 کە شیکاری بوو تەواو بوو دێمە کۆتایی ئەوانەیە تەوانەی داهات و هەر بژیت